ناڕەزاتیەکانی دانیشتوانی پێنجوێن دژی گرانکردی نرخی کارەبا لە ڕێگەی پرۆژەی ڕووناکیەوە جارێکی دیکە پرسی ڕۆڵی یەکەڵوێستی جەماوەری لە دیاریکردنی ئاڕاستی بڕیارەکاندا هێنایەوە بەرباس. کاسبکاران و هاوڵاتیانی ناوچەکە بەداخستنی دوکانەکانیان و هاتنە سەر شەقام ناڕەزاتی خۆیان دژی جێبەجێکنی پرۆژەکە دەربڕی و دەوتێت ئەوەی پێنجوێنیەکان کردیان کارتێکی فشار بوو دژی بڕیارێک کە بە زۆر دەیانوێت بەسەریاندا بیسەپێنن. کە خەڵک دابەش بوو کە هێز دابەش بوو لایەنی بەرامبەر ئەگەر حکوومەتە ئەگەر دەرەوەی حکوومەتە ئەگەر هێزێکە توانێت ئەجەندای خۆی لەسەر جێبەجێ بکە. ئێمە پێویستەکە بەرامبەر فشاری ئەو بەرامبەر کارتی ئەو کارتی چی بەکارهێنێ ئەڵێم پرۆژەیەکە قانون و بڕیارە پرۆژەیەکەی حکوومەتە حکوومەتیشی هەمووانە کەواتە من شەرعیەتم هەیە. ئەمیتر لایەکەی تریش پێویستی بە شەرعیەتە پێویستی بە یەکگرتوویی هەیە پێویستی بە کارتیش هەیە. ئەو کارتێکە لە پێنجوێن هەیە بزانە هەڵەبجە توانێت بەکاری بێنێ ناتوانێت هەڵەبجە بچێ لی بکاتەوە دوکان ناتوانێت بچێ لی بکاتەوە مەگەر هەر سنوورێک هەر جوگرافیایەک لە زاخۆ تا خانەقین بگەڕێ بۆ کارتەکانی خۆی بزانێت چۆن فشار لە ناعەدالەتی ئەکا بزانێت چۆن دەنگی یەکەخە هەمووی نەسپێرێ بە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بۆ قساناکە هەمووی نەسپێرێ بە نوێنەرەکان کە 4 ساڵ جارێکە چێت دەنگێکی بۆدا لە سەر سنووقێکی انتیخابات. چالاکانی مەدەنی ئاماژە بەوە دەکەن کە پاشەکشەی بەرپرسان لە بڕیارەکانیان پەیوەستە بە ڕادەی کاردانە و یەکڕێزی هاوڵاتیانەوە. بە بڕوای ئەوان هەڵوێستی شارۆچکەی پێنجوێن نمونەیەک لە بەکارهێنانی کارتی جەماوەری دەخاتە ڕوو کاتێک خەڵک دەنگی خۆیان یەک دەخەن. وڵی ئەوەی کە لە پێنجوێن ڕوویدا وەکو جەنابتان فەرمووت پێشتریش پێنجوێن خاوەن مووقیفی مەردایەتی بووە بەڕاستی کۆمەڵێک مواقفی تریان هەبووە هەم لە پێناو خەڵکا بووە لە خزمەتی شارەکەی خۆیانەوە لە خزمەتی عامی کوردستانی شابووە کاکرا بگازرایەتەوە بۆ شوێنەکانی تر ئەوەی لەم تازەیشا کە ڕوویدا باسی دواخستنی دوکانەکان و یەکانگیری ئەوەی کە مووقیف و هەڵوێستەکانیان بە یەکەوە جێی دەستخۆشیە ئەمە ئەومان پێڵێبێ هەمومان ئێمە لە پێناو مافەکانی خۆمانە یەکدەنگ بین و یەکەڵوێز بین و تەفرەقەمان تێنەکەوێت. ئێستا لە کوردستانەوە کوە تازە بە تازە حکوومەتێک تشکیل بوو بێ کە سەرەتا بێ دوای حکوومەتی بەعس بەڵام ئەوە 30 ساڵە لە حکومڕانی کوردی ئەومان پێڵەکەم حکوومەتە خۆی بە خاوەنی خەڵک نازانێت لە دوای ئەم هەموو قەیرانەوە بەڕاستی قەیران بە قەیران بۆ خەڵکی دروزەکەن بۆیە خەڵک حەقە یەک مووقیف بێ و یەکەڵوێز بێ و بە هەموو ئەوانەی کە نیشتیمان پەروەرن و داوای ئەوەکەن خزمەتگوزاریەکان بۆ خەڵک دابین بکرێ. لە نێوان سووربوونی هاوڵاتیانی پێنجوێن لەسەر داواکاریەکانیان و هەوڵەکانی حکوومەت بۆ جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان ئەم ڕووداوە پرسی کاریگەری هەڵوێستی یەکگرتووی خەڵک لەسەر هێنانەدی داواکاریەکانیان دەکاتە هەڵوێستێکی گرنگ ئەوەی ئاشکرا کرد گەل هەر کاتێک یەکگرتوو بێت دەسەڵات سڵی لێ دەکاتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.